بنێرانی پرۆگرامی ئەمڕۆ جوانترین سڵاتان لێ بێت ئەم کاتتان باش خۆشحاڵم کامێوارێ بە شێوەیەکی ڕاستەخۆ بە یارمەتی هاوکارانم لەگەڵتانم هیوادارم کامولایەکتان ئێوارێکی خۆش و ئاسوودەتان هەبێت و هەمولایەکتان لە شێکی ساختان هەبێت. خۆشەویستان ئێمە ئەمڕۆ تەوەری پرۆگرامەکەم باز لە سێمین فستیڤاڵی کەرکووکەکەین بۆ شاری لاوان خولی لەتیف هەڵمەت کە دیارە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە سەنتەری ڕۆشنبیری کەرکووک ئەم فستیڤاڵە بەڕێوە چوو بۆیە بۆ ئەمڕۆ میوانداری کاک محەممەد سەیدمان کردووە و ئەندامی لیژنەی باڵای فستیڤاڵ بۆی گفتوگۆ بکەین دەربارەی فستیڤاڵەکە و بابزانین دەرئەنجامی فستیڤاڵەکە چی بووە و هەروە فستیڤاڵەکە چۆن بەڕێوە چووە و هەروە باز لەو خاڵاتانە بکەین کە لەو فستیڤاڵەتە دابەش کراوە. کاک محەممەد سڵاوت لێ بە تۆم کاتت باش. سڵاو لە بەڕێزێت و لە سڵاو ڕێزبان هەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان. زۆر سپاس کاک محەممەد. کاک محەممەد وەکو ئاماژەم پێکرد لە چەند ڕۆژی ڕابردوو فستیڤاڵی کەرکووک بۆ شاری لاوان خولی لەتیف هەڵمەت بەڕێوە چوو. ئەمێ بپرسم کە فستیڤاڵەکە بە شێوەیەکی گشتی چۆن بوو کە بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوام بوو ئەو کار و چالاکیانەی کە لەو فستیڤاڵەدا ئەنجام درا پێکات بوو لە چی؟ بەڵێ وەکو بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری کەرکووک کە سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانیە لە ڕۆژانی 26 و 27 سێمین فستیڤاڵی کەرکووک بۆ شیعری لاوان بەڕێوە چوو کە وەکو بەڕێوەبەرەتیمان پێی هەستا بوو. ئەم فستیڤاڵە کە سێم فستیڤاڵە وەکو ڕێز و پێزانینێک بۆ شاعری مەزنی کورد لەتیف هەڵمەت ئەم خولە کرا بە ناوی مامۆستا لەتیف هەڵمەتەوە. فستیڤاڵەکە کۆمەڵێ شاعری لاوی زۆر بەشدار بوون کە شعرەکانیان پێشوەخت ئێمە ڕێکلامان بۆیان کرد و بانگەشەمان کردکەوە شعرەکانیان بگەێنە بەڕێوەبەرەتی ڕۆشنبیری. بە خۆشحاڵیەوە شعرێکی زۆر گەیشتە بەڕێوەبەرەتیمان ئەو دواتر لەلایەن لێژنەیەکی پسپۆڕەوە کە شارەزان و لە بواری ئەدەب و شعردا دەقە شعرەکان هەڵبژێران کە لە سێ بەڕێز پێکاتبوون کاک مەهدی زریان هەروەها مامۆستا عەبدوڕەحیم سەرەڕۆ و لەگەڵ خاتوو هێرۆ کووردە کە ئەمان بە شعرەکانە چوونەوە وەکو لێژنەیەکی پسپۆڕ نزیکەی 20 شاعیر دەستنیشان کران بۆی شعرەکانیان بخوێنەوە. ئەوە بوو لە ڕۆژانی 26 و 27دا فستیڤاڵەکە بەڕێوە چوو ئەوەی زیاتر خۆشحاڵی کردون و جێگای خۆشحاڵی بوو. جەماوەریشی زۆر ڕۆژانە ئامادەی فستیڤاڵەکە بوون و بە تاس و خۆشەوە گوێیان لە شعرەکانە گرت و شاعیرەکانیش وەکو هەندێکیان تیا بوو دەرفەت یعنی بڵێن یەکەم جار بوو کەوە ڕوبەڕووی بینەران ببنەوە بووە مای خۆشحاڵی ئەوانش و بینەرانی شاری کەرکووک. زۆر باشە. کاک محەممەد کاتە وەکو خۆت باسەکە فستیڤاڵەکە فستیڤاڵێکی سەرکەوتوو بووە. ئەمێ بپرسم کە ئایا هیچ میوانەی بانگێشت کرابوو بۆ ئەم فستیڤاڵە؟ بەداخەوە وەکو هەمومان نەزانین ئێستا باوروزروفی کوردستان کە سەرڕای نەخۆشی کۆرۆنا لەگەڵەوەشە ئێمە بە قەیرانێکی ئابوووریات تێپەڕین. ئێمە لەبەر ئەوەی کەوا ئیمکانێتیشی ئەو تۆ لە بەردەستمانە نەبوو نەمانتوانی میوانەکان کۆمەڵی میوان بانگێشت بکەین بۆ فستیڤاڵەکە. لەبەرەوە تەنها بۆ ئەو شاعیرانە بوو کەوا بڵین لە خەڵکی شاری کەرکووک و دەوروبەرین بێگومان تەنها ناو کەرو نەبوو لە چەمچەماڵ و قەزاکان ترشەوە شاعیر بەشداریان کردبوو. بۆیە ئێمە نەماتوانی بەڕاستی بەداخەوە کۆمەڵی میوان داواتکەین بەڵام هیوادارین لە ئایندەیە بتوانین ئەگە بارزرف و دارایی مەسە یاریدە دەربێ بتوانین ئێمە ئەم فستیڤاڵە گەورە بکەین. نیازمان وایە زۆرش کارمان قسەمان کردووە لەسەرەوەی کەوا ئەم فستیڤاڵە لەبەرەوەی سێ خولە بەڕێوە چێ سەرکەوتوویەکی باش بەدەستێناوە بکەینە فستیڤاڵێکەوە هەموو سەرتاسەری کوردستان بگرێتەوە و هەموو لاوانی کوردستان بتوانن ساڵانە بەشداری ئەم فستیڤاڵە بکەن. زۆر باشە. کاک محەممەد ئەمەوە پرسم کە باسە لەوە کرد کە بە کۆی گشتی 20 شاعیر بە شعرەکانیان توانیوانە لەم فستیڤاڵەتە بەشدار بن. بەشداریکردنی کچان گەنجەکان ژنان چۆن بوون لە فستیڤاڵەیە؟
بەڵێ ئەوش خاڵێکی بەڕاستی ئیجابی بوو لە فیستیڤالەکەیە ڕێژەیەکی بەرچاو لە ژنان و کچان بەشداری فیستیڤالەکەیان کرد کە خۆی لە زیاتر لە 5 کچ و ژن دەبینیەوە هەروەها لە ژنەی دادوەریش کە یەکێک لەوانە خات و هێرە کوردە بکە خۆشی شاعرە ئەمە وای کردە تەنانەت جمهورەکەنیش ینی جمهورێکی زۆر باش بوو کە ڕێژەیەکی زۆر و بەرچاو لە ژنان و کچان ئامادەی فیستیڤالەکە بوون هەر بۆ زیاتریش ینی خۆشحاڵی ئەوە مادەر بڕیکەوە لەو کاتەیە لە فیستیڤالەکەیە هێشێک لە براوەکان یەکێک بوو لەو شاعیرە بەڕێزانەی کچانەی کەوا توانی خەڵاتی سێم بەدەستبێنێت. زۆر باشە. باسی خاڵاتت کرد خاڵاتەکان پێگات بوون لە چی و هەروە بەسەر چەند کەسادا بەشکرا؟ بەڵێ خەڵاتەکان هەروەکوتم ئەو لێژنەیە کەوا بە شێعرەکان ئاڕۆشبنەوە بە شێوەیەکی وا دەستنیشانی شاعیرەکانیان کردبوو کەوا ڕیزبەنیان دانابوو واتە لە یەکەمەوە تا بیستم ئەوان بە گوێرەی خاڵبەندی خاڵیان دانابوو بۆ ئەو شاعرانە بۆیە لە کۆتایی فیستیڤالەکەیە ئەو سێبڕێزەیەکەوە خەڵاتەکان بردەوە خەڵاتی یەکەم بۆ شاعیر هەڵمەت و شیار بوو هەروەها خەڵاتی دووەمیش بۆ گۆران خەڵاتی بۆ گۆران بێبەش بوو لەگەڵ خەڵاتی سێمیش بابەشی بۆ خات و شەهلاکایە بوو لەگەڵ ئارام سەیدا ئەمانە وەکو بابەشی دوو خەڵاتی سێمیان بردەوە لەگەڵ خەڵاتەکەی شاجگەلەوەی خەڵاتێکی پارەیشی ڕەمزی عنیدرا بەو براوانە لەگەڵەوەیە قەڵغانی ڕێزەنانشان پێبەخشرا و خەڵاتی ڕێزەنانیش وەکو بەشدار بوون بەخشرا بە شاعیرەکانی تر. زۆر باشە. کاک محەممەد ئەمە بپرسم کە بێگومان لە ئەنجامدانی ئەم فستیڤالەوە ئاستی هوەر بەتایبەت ئاستی شار و هەروەها توانەی گەنجاتان بۆ دەرکەوتووە لە شاری کەرکووک و هەروەها سنووری کەرکووک. ئەمە بپرسم کە بە شێوەیەکی گشتی ئاستی نووسین و هەروەها شار نووسین و هوەر لە ئێستا لە کەرکووک چۆنە؟ بەڵێ دیارە کەرکووک مێژوویەکی جوان و پڕ سەروەری هەیە لە بواری ئەدەب و هوەرە لە بواری ئەدەبیە کۆمەڵێک کەڵە شاعری مەزن لەم شارەیە گەورە بوونە و پەروەردە بوونە یەکێک لەوانە مامۆستا لەتیف ئەڵمەد کەوا خۆی خەڵکی کەرکووک و گەرمیانە ئەو هەر بۆیە خولەکەش بەلاەوە بوو دەیان شاعری ترمانەیە نووسەری کەڵە نووسەری بەرزمان هەبووە لە مێژوە ئێستش لە کەرکووکە کۆمەڵە شاعری بەهرەمەند بەڕاستی خەریکی نووسین و کۆنتاکی باشیان هەیە لەگەڵ بەڕێوەتیبان و لەگەڵ ئەوەی کەوا لەگەڵ شیعر و ئەدەبە پەیوەندیکی باشیان هەیە و خەریکی نووسین و بڵاوکردنەوەی شێعرەکانیانن ئەم دەرفەتەش ئەم فستیڤالەش بەڕاستی یەکێکە لەو خاڵە ئیجابیانەی کەوا ئەمە ساڵانە ئێمە توانیمانە ئەو گەنجانە کۆ بکەینەوە هەر لە ساڵ یەکەمەوە و دووەم و سێم کەمە سێم فستیڤالە ئەم کۆمەڵی لاوی بەهرەمەند پێگەشتن و ئەمە جگەلەوەی کەوا بەهرەکانیان دەرەکەوێ وەکو خۆشیان جۆرێکە لە بەرکەوتنیان بەرامبەر جمهور ئەمەوە لە خۆیەکە زیاتر هەست بە بوونی خۆیان و هەست بە ئەوە بکەن کە ئەوانش کەسێکن لە بوارەکەی کارەکەن و یعنی وا دەرەکەون کە ئەمانش کە ئەبنە لە دوا ڕۆژە بنە شاعرێکی گەلەکەیان بۆیە ئەم جۆرە فستیڤالانە چ لە ڕووی خستنە ڕووی شعرەکانیان هەروەها جۆرێکە لە متمانە بەخشین بە وەو شاعرە لاوانە بۆی بتوانن بەردەوام بن لەسەر ئەم ڕێچکەیە و لەسەر نووسین و شعر و بابەتەکانی تر. باشە. لە هەڵبژاردننی شارەکانە ئایا هیچ پێوەرێک هەبوو یاخۆت ئێوە زیاتر کام جۆرە شارەتان هەڵەبژارد؟ شارەکان وەکوتم ئێمە زیاتر ئەوانەی ئەو شارانەی کە لە سنووری کەرکووکن چونکە ئەگەر ئێمە فراوان بکردایە ڕەنگە لە سلێمانی و لە هەولێر و لە شوێنەکان ترشەوە
شعر بەهاتای ئەو کاتە ئەمە ئیشەکە زۆر مەزنە بۆ دەبایە ئەو شاعرانە هەر چۆنێ بێ بانگێشت بکەیت ئێمە لەبەر ئەوەی کە نەمانەتوانی بانگێشتیان بکەین و بێن ئامادەی فستیڤالەکە بن بۆیە دەرگای فستیڤالەکە واڵا نەبوو بۆ ئەو شاعرە بەڕێزانەی کەوا لە شارەکانی ترەوە ئەجینا خۆ زۆر کەس داوای کردو حەزیان کردووە کە بێنە فستیڤالەکە و بەژارم بەڵام بەداخەوە کوتم بێئیمکانێتی و نەبوونی هیچ بودجەیەک لە بەردەستمان نەمانتوانی ئەمان فستیڤالە گەورە بکەینەوە. باشە کاک محەممەد ئایا لە هەڵبژاردننی خەڵاتەکانەوە هەروە لە هەڵبژاردننی شاعیرەکانیشان تووشی هیچ گلەیەک نەبوون؟ بێگومان لە هەموو فستیڤالێکە لە هەموو فستیڤاڵی ئەدەبی و هونەریە ئەو کەسانەی کە خەڵات نابنەوە ڕەنگە گلەی و گازندە بکەن بەڵام ئەوەی جێگای خۆشببختی و ئێمە ئەو ناڕزایشی وامان بەرچاو نەکەوتکەوە بێتە هۆی کێشەیان بڵێن بە دەنگی بەرز بڵێن ئەوە شتێکی وا دروست بووە لەبەرەوەی ئەو ئێمە وەکو بەڕێوەبەراتی خۆمان هیچ تداخلێکمان نەکردووە لە هەڵبژاردننی شعرەکانە لە دەستشانکردنا سێ شاعری مەزنی شاری کەرکووک بە سربەستانە خۆیان خاڵەکانیان دەستیشان کرد خاڵیان دانا بۆ شاعیرەکان ئێمە هیچ پەیوەندیمان پێوە نەبووە ئەو شاعرانش باوەڕ ناکەم لە ئاستێکی وان لایەنگیری بکەن بۆیە ئێمە سوپاسیانەکەین زۆر بە عەدالەتەوە خاڵەکانیان دانابوو بۆ ئەو شاعرانە لەبەرەوەی دیار بوو کە زیاتر ڕازیبوون هەبوو لە جەماوەرەکە بۆ ئەو کەسانە وەکو لەوەی بڵێن ناڕازیبوون هەبوو بۆیە ئەوەش جێگای خۆشحاڵیەکەوا لیژنەکە بەڕێوەپێکی و بە عەدالەتەوە شتەکەیان بەڕێوە برد. زۆر باشە کاک محەممەد دەمێن باس لە بەڕێوەبەراتی ڕۆشنبیری بکەین لە کەرکووک کار و چالاکیەکانی ئەم بەڕێوەبەراتیە لە ئێستاە چۆنە ئایا قەیرانی دارایی و هەروەها ڤایرۆسی کۆرۆناش کاری کرۆتە سەر کار و چالاکیەکانیەوە کە نەتوانن بەدڵی خۆتان هەموو کار و چالاکی هونەرەکان ئەوەی کە پێویست بێ لە کەرکووک ئەنجام بدەن؟ بەڵێ بێگومان ڤایرۆسی کۆرۆنا و قەیرانی دارایی کاریگەری زۆر خراپیان هەبوو لەسەر هەموو چالەکەکان هەموو بەڕێوەبەرێتەکان بە تایبەتی ئەمە لە کەرکووکە لە ماوەی ڕابردووە ئەم ساڵ مەڵێن لە سەرەتای ساڵەوە تا مانگی پێشوو هیچ چالەکێکی ئەوتۆمان نەکرد ینی جێگە دیار بێت و بەرچاوی بێ شالاکی بچوو کراوە بەڵام ئەوەی کە لەم ماوەی ڕابردووە لەم مانگە دوو چالێکی زۆر گەورەمان کرد ئەم فستیڤاڵی شعری لاوان لەگەڵ ئەمە سەرەتای ئەم مانگەش چالاکێکی زۆر گەورە کرا بە هەمەتوانم بڵێم لە ئاستی ئەم فستیڤاڵەیە بوو ئەوش چالاکی ئەوە بوو کەوا حەوت مۆسیقاری بە توانای شاری کەرکووک ئێمە کۆنسێرتێکمان بۆیان ساز کرد کە هەریەکە و پارچە مۆزیکێک لە ماوەی دەخولەکە پێشکەش بکات بەڕاستی ئەمە کۆمەڵی مۆسیقی زۆر بەتوانا و جوانمان لە شاری کەرکووکە هەیە هەرێکە و بە جۆرێکی ئالەتی خۆی کە ئەوەی کە مەسەن اختصاسی خۆیەتی لە فستیڤالێکە ینی لە کۆنسێرتێکە کۆ بکەینەوە ئەمەش بە هەمان شێوە جەماوەرێکی زۆر ئامادەی بن ئێمە لە هۆڵێکی گەورە هەیە کە 1000 کەس دەگرن ئەتوان بڵێن 500 کە زیاتر ئامادەی ئەم کۆنسێرتە بن ئەمەش دەنگدانەوەیکی زۆر گەورەی هەبوو سەرکەوتنێکی گەورە بوو بەڕاستی بۆ ئەوەی ینی ئێمە تەوەقعەوەمان نەکرد کە کۆنسێرتێکی مۆزیک تەنها بەس مۆزیک بێ جەماوەریشی ئاوا ئامادە بن ئەمەش شەوا سەرمێنێ بەڕاستی ئێستا جەماوەری کەرکووک تینووی چالەکە هونەری و ڕۆشنبیری و ئەدەبیەکانن هەر چالەکێکی جوان و سەرکەوتوو بکرێت جەماوەری خۆی هەیە بۆیە ئێمە ئەو چالاکێش بە خاڵێکی سەرکەوتوو ئەزانین و هیوادارین بتوانین لە ماوەی داهاتوشدا چالێکەکانمان بەردەوام بێت. باشە کاک محەممەد با لەگەڵ هەموو ئەمانشدا باس لە کەم و کوڕەکان بکەین یاخۆت ئەو ڕێگریانێکێتە بەردەم ئێوە یاخۆت ئێوە وەکو بەڕێبەراتی ڕۆشنبیری کەرکووک پێویستان بەچێ لە ئێستا بۆی بارودۆخی هونەری لە شاری کەرکووک هەنگاوی باش بنێت بە هەروە کار و چالاکی باشتر ئەنجام بدەن؟ بەڵێ ئەگەر ئێمە ببانەوە وەکو بەڕێوەبەرەتی چالێکەکان بەردەوام بێت و بتوانین زیاتر لەسەر ئەم ڕچکەی بەردەوام ئەبێ کۆمەڵە چالاکی هەیە پێشتر کراوە
لەم شارە وەکو فستیڤاڵی شانۆی شەقام کە ئەم ساڵ بەداخەوە بۆنەی ڤایرۆسی کۆرۆنا نەکرا، هەروە فستیڤاڵی شانۆی فستیڤاڵ شانۆی نێونەتەوەی کە پار دیسان کرا، فستیڤاڵی کورتە فیلممان کرد ئێمە لە پار بە هەمان شێوە. ئەمانە هەمووی وەزارەتی ڕۆشنبیری بە خۆشبەختیەوە بەڕاستی بۆ لێرەوە سوپاسی جەنابی وەزیرەکەین کە بەڕاستی هەموو کاتێ ئەو وتێتیم بۆ کەرکووک هەموو پاڵپشتێک و هاوکاریەکتانەکەین. بەڵام ئەم ساڵ بەهۆی ئەو وەکوتمە و کێشانەوە کە قەیرانی دارایی و ڤایرۆسی کۆرۆناوە ئەوانە نەکرا، بەڵام لەگەڵەوەشدا ئێمە ئەگەر وەکو بەڕێوەبەرایەتی هیچ ئیمکانێتێکمانە هیچ مەسەڵەن هیچ بودجەیەکی دیاریکراو نییە بە هیچ شێوەیەک لەگەڵەوەیدا ئەمە خۆمان وەکو بەڕێوەبەرێتی هەوڵێکی زۆرە دێن لەم لاولا، یعنی بتوانین زەختی بکەینە سەر چ لە وەزارەت بیان لە بەڕێوەبەرەتی گشتی بێ بۆی بودجەیەک دابیکەین بۆ ئەم چالاکیانە هەر چۆنە بێ بتوان هەوڵ بدەین چەند چالاکیەک بکەین. ئەگەر ئێمە ئەمڕێک هاوکاری بکرێن ئەتوانین چالاکی زۆر مەزن بکرێت، هیوادارین کە ئەم قەیرانش تێپەڕێت و ڤایرۆسی کۆرۆناش بەرەوشی ئەم مرۆڤایەتی بەر بدات و ئێمە بتوانین جارێکی تر ژیانێکی ئاسایی دەست پێ بکەین و چالاکیەکان بەردەوام بێت. ئێمەش هیوادارین. کاک محەممەد وەکو کار و هەروە پلانی داهاتووی بەڕێوەبەرایەتێکی خۆتان چیتان هەیە پلانتان بۆ داهاتووی خۆت لە ئێستا و پلانتان داناوە بۆ ساڵی نوێ بۆ ساڵی ئایندا؟ بەڵێ بەداخەوە ئێستا ئەگەر پلانش دابنەی یان پێشببینی بکەی ڕەنگە ئەوەی خواست و ئارەزوو ئێمە وەکو خۆی نەتوانین جێبەجێ بکرێ، ئەوە ئەکەوێتەوە سەر بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و نێر لە سلێمانی بتوانن پلانێکی وادا بنن تەنها چالەکەکان لە ناو مرکزی شار نەبێ، بەڵکم زیاتر هەوڵ بە هەروەکو چۆن هاوکار بوونە، بەڵام بتوانن زیاتر هاوکاری شاری کەرکووک بکەن لەبەرەوەی زروفی تایبەتی هەیە و شاری کەرکووک وەکو قەزایەک نییە ئەگەر زیاتر ئاوڕی لێ بدەنەوە هاوکاری بکەن چوەکو بەڕێوەبەرایەتی گشتی و چوەکو وەزارەتی ڕۆشنبیری ئێمە پلانمانەیە ئەتوانین بیخینە بەردەستیان و بۆ ئەوان هاوکارمان بن بەو مێدەین لە ساڵی ئایندە ئەو پلاناوی هەمانە ئەو چالاکیانە پێشتر کردومانە درێژیان پێ بدەین و بەردەوام پێ بدەین و زیاتر وان مەزنیان بکەین و بە نێونێتەوەیان بکەین. ئێمە لە پرۆژەمانە تواناشمان هەیە ئەتوانین فستیڤاڵەکان بەڕێوەبەرین، تەنها ئەوەیە کە لایەنەکە بێ پشگیری تەواوی ئەم فستیڤاڵ و چالاکیانە بکات. زۆر سپاس بۆ تۆ کاک محەممەد بە هیوای باشتربوونی دۆخی هوەری لە شاری کەرکووکی خۆشەویست و هەروەها هیوادارین کە جارێکی تر کار و چالێکە هوەرەکان لەو شارە ئازیز و خۆشەویستە زیندوو بێت و هەرچەنە لە ئێستاشدا کۆمەڵی گروپی زۆر سەرکەوت و بەتوانە هەیە کە خارێکی کاری هوەرین. دووبارە زۆر سپاس بۆ تۆ مادوو نەبیت بە هیوای تەندروستێکی باش بۆ بەڕێزت. بەڵێبینەرانی خۆشەویست لەگەڵتانە بەردەوام دەبین لە درێژەی ئەو کار و چالاکیە هوەریانی کە لە شاری سلێمانی بەڕێوەچوو شانۆی شینە لە شیندام کە ئەم کارە شانۆیە لە نووسین و دەرێنانی ڕاڤیار نەوزادا کە لە 23 مانگ هەتاکو 28 مانگ ئەم کارە شانۆیە نمایش کرا لە هۆڵی ڕۆشنبیری سلێمانی. با پێکەوە بینەری ئەم راپۆرتە بین دەربارەی ئەم کارە شانۆیە و ئەگەڕێنەوە. با هاوکاری پەیمانگای هونەرە جوانەکانی هەڵەبجە بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی بەشی هونەری شانۆ نمایشێکی شانۆیی پێشکەش دەکات کە ڕۆژانە لە هۆڵی ڕۆشنبیری سلێمانی نمایش دەکرێت. ئەم نمایشە لە نووسین و دەرهێنانی ڕاڤیار نەوزادە. ئێمە گروپی زێ بۆ شانۆ لە شاری هەڵەبجەوە هاتوین نمایشی شینە لە شیندام لە شاری سلێمانی لە هۆڵی ڕۆشنبیری نمایشەکەین. پێشتر لە هەڵەبجە 7 ڕۆژ نمایشمان کرد و ئەمڕۆ 4ەم ڕۆژی نمایشمانە لە شاری سلێمانی و 2 ڕۆژی دیکەمان ماوە. هەڵبەتە زۆر گرنگە بۆ ئێمە کە شارەکان هەموو شارەکان بگەڕێن و نمایشکەین، بەڵام بۆ ئێمە سلێمانی سنتەری ڕۆشنبیریە هەروەکو چۆن خۆی پایتەختی ڕۆشنبیریە ئەوها بۆ ئێمەش سنتەری کاری شانۆیە و زۆر گرنگە هەموو کارە شانۆیەکانمان لە شاری سلێمانیان نمایش بکەین. شینە لە شیندام بە نزیکی 2 مانگ پرۆڤەمان بۆ کرد، خۆم نووسین و دەرهێنانم بۆ کردو و هەموو ئەکتەرەکان ئەندامی گروپەکەی خۆمانن، هەروە هەموو ئەندامەکانیش دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکانی هەڵەبجە. شینە
شینە لە شیندام ناونیشانی ئەم نمایشە شانۆیە و گروپی زبۆ شانۆ کاریان لەسەر کرد و ژمارەیەک ئەکتەری بەتوانە ڕۆڵەکان بەرجەستە دەکەن. ئێمە وەکو گروپی زبۆ شانۆ نزیکەی 2 مانگ و نیو زیاتریش بگرا لە پرۆڤەیە بووین کە ئیشێکمان هێنایە بەرهەم بە ناوی شینە لە شیندام لە شاری هەڵەبجە بڵێن نمایشمان کردو لە پارێزگای هەڵەبجە. ئێستا هاتوینەتە پایتەختی ڕۆشنبیری وە سلێمانی. ئەمڕۆ چوارەم ڕۆژی نمایشەکەمانە لێرە شانۆیەکەمان هێناوەتە هۆڵی ڕۆشنبیری. ئەمڕۆ چوارەم ڕۆژی نمایشە لێرە هیوادارم هەموو بینەرانمان بێن بۆ سەیری نمایشە شانۆیەکەمان و بەدڵیان بێت. ئەوەی جێگەی ئاماژە پێکردنە ئەوەیە گروپی شانۆی بۆ شانۆ ماوەی چەند ساڵێکە لە شاری هەڵەبجە دامەزراوە بۆتە ئامرازێک بۆ کۆکردنەوەی ژمارەیەک ئەکتەری کوڕکچ. نمایشی شینە لە شیندام ئێمە ماوەی چەندین مانگ ئەبێت تقریبان توان بڵێم 4 مانگ زیاترە کە خەرێکی پرۆڤیت سەرەتا لە شاری هەڵەبجە ماوەی 6 ڕۆژ نمایشمان کرد دواتر نامانەتە شاری سلێمانی و لێرەش ماوەی 6 ڕۆژ نمایش بەردەوام ئەبێت. وەکو ئەکتەر من بەنزیکی 4 ڕۆڵ ئەبینم 4 ڕۆڵی جیاواز 4 ڕۆڵی زۆر قوڵ و دوور لە یەک کە ڕۆڵی دایکم هەیە و ڕۆڵی ئیکۆ فریشتەیەەکە ئەو ڕۆڵام هەیە ڕۆڵی مناڵیش ئەبینم و هەروەها ڕۆڵی ڕۆحێکیش ئەبینم کا کۆمەڵە کارکتەری لێک جودا و قوڵن کە بەڵام هەر یەکەی لە ستایلی خۆیان لە شێوازی خۆیان وردبوونەوەم بۆ کردو و چوومەتە ئەو توانیمە ئەو ڕۆڵە بەرجەستە بکەم. ژین عەبدوڕەحمان گەلی کوردستان سلێمانی. بەڵێ بینەرانی خۆشەویست دەچینە لە راپۆرتێکی کە چاپخانەی کارۆ دومین مەراسمی بەخشینی خەڵاتی کارۆ تایبەت بە نووسەر ئەحمەد محەممەد ئیسماعیل ڕێکخست جگە لەوەش لەو خەڵاتە کە کتێبی خەونە بێ سەروبەرەکان لەو مەراسیمەدا بڵاو کرایەوە. هۆڵی مەڵبەندی ڕۆشنبیری زانکۆی سلێمانیە ژمارەیەکی بەرچەو لە نووسەران و ڕۆشنبیران لەم هۆڵەدا کۆبوونەتەوە بە مەبەستی بەخشینی خەڵاتی کارۆ بە نووسەرێک. ئەمڕۆ 21مین ساڵڕۆژی دامەزرانی چاپخانەی کارۆیە. ئێمە وەکو نەریتێک ساڵانە بەنیازین ئەم پرۆژەیە لە ساڕۆژی چاپخانەکەمانە ئەنجام بدەین بۆ بەم شێوازە یادی دامەزرانی چاپخانەکەمان بکەینەوە کە نووسەرێک بەسەر دەکەینەوە کتێبێکی بۆ چاپ دەکەین و سەرجەم تیراژەکە دەکەینە دیاری خۆی و ڕێزێنانی بۆ ساز دەکەین. بە هیواین لە داهاتوودا بتوانین پرۆژەکەمان فراوان بکەین و نووسەرانی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و نووسەرانی باکووریش بگرێتەوە. ئەوە شوێن و ناوچە ئەوە بۆ ئێمە گرنگ نیە بەڕاستی ئەوەی بۆ ئێمە گرنگە داهێنان و خزمەتی ئەو نووسەرەیە بە کتێبخانەی کوردی. بۆ ساڵی دووەمە خەڵاتی کارۆ پێشکەش دەکرێت کە چاپخانەی کارۆ ئامادەی دەکات و بۆ ئەم ساڵ دەبەخشرێتە نووسەر ئەحمەد محەممەد ئیسماعیل. خەڵاتی کارۆ هی من نییە پەیوەندی بە منەوە نییە هی چاپخانەی کارۆیە خاوەنی چاپخانەی کارۆ کاک عەتا مەحموود ئەو کارەی کردووە و هەر ساڵی نووسەرێ بەسەرکاتەوە کتێبی وە چاپەکات. ئەم ساڵ چەند کەسێکی دیاری کرد لێژنەی بن لێژنەی کارەکە بن من و بەختیار عەلی و بەیان سەلمان هەرسێکمان مشاوەرە و قسە و بیرڕامان کرد و لەسەر ئەوە ڕێکەوتین کە ناوی مامۆستا ئەحمەد محەممەد ئیسماعیل خاوەنی ئەم خەڵاتە بێ ئەو کتێبێکی بە چاپ بکرێ و مەراسیمێکی ڕێزدێنانی بۆ بکرێ بەو شێوەی کام ڕۆبینیتان بۆ بەسەرکردنەوەکو بەسەرکردنەوەکی زیاتر معنەویە گرنگە وەشە کتێبێکی بۆ چاپکرا لەسەر ئەرکی چاپخانەی کارۆ. مامۆستا ئەحمەد محەممەد ئیسماعیل یەکێکە لە چیرۆک نووسە هەرە دیارەکانی کورد لە ماوەی 50 ساڵ زیاتردا خاوەنی 50 کتێبە خاوەنی 50 کتێبە لەبەرەوە هەم چیرۆکەکانی ئەم ڕۆمانی هەم وەرگێڕانەکانی چ لە کوردیەوە چ لە بۆ وەرە عەرەبیەوە چ لە تورکیەوە بە تایبەتی کتێبێکی زۆری لە تورکیەوە کردوێتە کوردی کە کتێبی زۆر
دانسخە و نایاب و بە نرخن و زمانی مامۆستا ئەحمەد زمانێکی تایبەتە بەڕاستی زمانی گەرمیانە بەڵام دەوڵەمەندی کردو بە شێوەکانی شێوەی زارەکانی هەموو زمانی کوردی لەبەرەوە جۆرێک لە دەوڵەمەنی بە خۆیەوە بینیوە و تایبەتمەندی خۆشیە ئێمە لە پێشێکەکانیشدا نووسیمە من ئاماژەمەوە کردو لە پێشکی کتێبەکەدا کە ئەو تایبەتمەندی لە زمانی ئەو ناوچەیەدایە و کاک ئەحمەد خاوەنی ئەو تایبەتمەندیەیە ئەوە بۆ خۆی لە ئەدەبیات تا جێگای خۆی کاتە و ڕێچکەی خۆی دەگرێت. ئەم نووسەرە لە ماوەی ئەم هەفتا ساڵی تەمەنیدا 50 کتێبی خۆی پێشکەش بە کتێبخانی کوردی کردووە و ئەوەی جێگەی ئاماژە پێکردنە هەر لەم مەراسیمەدا کۆڕێک بۆ ناساندن و بڵاوکردنەوەی کتێبێکی تری دەکرێت بە ناوی خەونا بێسەروبەرەکان کە لا نووسینی ئەم نووسەرەیە و چاپخانەی کارۆ ئەرکی چاپکردنی گرتوۆتە ئەستۆ. ژین عەبدوڕەحمان، گەلی کوردستان، سلێمانی. پرۆگرامی ئەمڕۆتان پێشکەشکرا هیوادارم کاتەوەی پرۆگرامەکە بەدڵی ئێوە بێت هەتاکو سبەینی هاوکارانم با پرۆگرامێکی نوێ لەگەڵتانە بن ئێوارێکی خۆش بۆ گشتایەکتان خواتان بگەم.